سەرکاری ئێمە لە 8 کوردستانی بەجێ هێڵاوە تقریبان ئەوە بەیانی سبێنێتر 7 مانگە لێرە نەماوە لە دە یەک نیوەڕۆکەی نامەیەکی بۆ من ناردووە هەرەنەوە توێتی کاکە من بڕێکەوە میتر خوازانەکەی ئەمەخت لە ڕۆژی دواتر سەر لە بەیانی 11 تەلەفۆنێکیان بۆ کردم کە گویا یەختی وەرگەڕاوە سەرکاری برای منیشی تایە هەر نیو ساعت دوایەوە تەلەفۆنێکیان بۆ کردم وتیان سەرکاری برای تۆ لە وێختانە بۆ پێش ئەوە سەرکەوی گیراوە تا 3 ڕۆژەمە دڵمان بۆ خۆشوتمان سەرکاری برایمە لە زیندانە چکەوتیان بە ئێمە دەست بەستە ڕۆلی کۆڵینەوەی لێکرد وەڵامی ترەوە بوو لە شەوی چواردە لەسەر 15 پەیوەندییان پێوە کردین لە دەزگای لوتکەوە ماڵیان ئاوا بەعزەتی زۆران گەڵا کێشان زەحمەتی زۆران کێشا دو هەواڵە پێوتین بەداخەوە براکەی وەژێکێک بۆ لەوانە بۆ هێنانەوەی تەرمەکەی سپاسی و خزم کەسانەیە کە نەویان هاوکاریان کردوین دەستیان خۆشێ بە تایبەتی دەستگای لوتکە وە لێرەشەوە ڕێز و سڵاومێ بۆ کاک شێخلاوەری بەڕێز پەیوەندی پێوە کردوین لە نووسینکە خۆی و پەیوەندیان پێوە کردوین کە وایە ئەو مەسروف و تێچووی هەموو تەرمەکان کە ئەنگەڕێنەوە ئەو گرتوێتی ئەستۆی خۆی دەستی خۆش بێ سپاسیەکەین بە ئێمەیان وتووە ئینشاءڵڵا شەمە تا یەکشەمە بەزی تر نازانینەوە ڕێکاری قانونی خۆیان هەیە لەوێ ئەگەر ڕێکارە قانونیەکان و ڕێکاری یاساییەکانی خۆیان تەواو بێت ئینشاءڵڵا دەنەوە بێ ئێمە